لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزا خوش حالم لواني 324 لوانا كاين تفسير القرآن بيروز بيما خزمتان وان بس رزامن دي خواهي قوره وهي وادان مئوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يريد الله ليبين لكم ويهديكم سنن الذين من قبلكم ويتوب عليكم والله عليم حكيم. بەڵخۆشەویستان لە دوای ئەوەی خوای گەورە سوبحانەوە وتعالا چەندین ئەحکامی لۆ بەیان کردین بە تایبەتی ئەو دووسێ ئاتێ پێشێ و ئاتە پیرۆزە کاتێکەوە باسی لەوانە کرد کەوە حرامە بیخوازن و هەروەها لە دواترێ باسی لەوانی تر کرد ئەوەی کەوا دەکرێ بیان خوازن ئەوجا لە بەگشتیش دیار لەو ئاتای لە پێشتر باسی کردە خوای گەورە دەفەرمێ یورید الله لیوبین لەکم خوای گەورە دەیەوێتن لە بۆتان بەیان بکاتن لە بۆتان بەیان بکاتن چی ئەو شتانەی کەوا خەیری دنیا و قیامەتی گۆی تێدا لە حەلال و لە حەرام خوای گەورە هەمووتان لۆ بەیان بکا ويهديكم سنن الذين من قبلكم و هەروەها خوای گەورە ڕێنمونیتان بکا لە بۆ سنە و طریقە و ڕێبازی ئەو ئومەتانی لە پێشەنگۆ بوون ويتوب عليكم و هەروەها خوای گەورە تەوبەتان لێ قبول بکا والله عليم حكيم. دوو ناو لە ناو پیرۆزەکانی خوای گەورە. بەڵێ لە سەرەتادا خوای گەورە دەفەرمێ یورید الله و خوا دەیەوێ سوبحانەهو وتعالا. دیارە ئیرادەی خوا سوبحانەهو وتعالا دوو جۆرە ئیرادەی هەیە، ئیرادە شەرعی، ئیرادەی کەونی وەکو چەند جارێک باسمان کردێ. ئیرادەی کەونی ئەوەیە کە خوای گەورە ویستی لەسەر شتێک بی وەکو بە معنای مەشیئەتیش دێ ما شاء الله كان وإن لم يشأه الناس. ئەوەی خوا بیەوێ ئەوە دەبی لە ئیرادەی کەونی کە دەکا مەشیئەت ئەوەی بیەوێ دەبی خوای گەورە سوبحانەهو وتعالا. بەڵام ئیرادەی شەرعی ئەوەیە کە خوای گەورە شەرعەن ئەوەی لە ئێمە دەبێ بەڵام ئایا بەندەکان هەمووی قبولی دەکەن یان نا، کەواتە فەرقی بینی ئیرادەی شەرعی و کەونی ئەوەیە وەکو ئاماژەمان پێکرد. ئیتر شەرعەن خوای گەورە دەوێت لیوبەینە لەکم لە بۆتان بەیان بکاتن لە حەلال و حەرام و هەروەها مباحات و خوای گەورە سوبحانەهو وتعالا ڕێنموویتان دەکاتن لە بۆ ويهديكم سنن الذين من قبلكم. ويهديكم دیارە ڕێنموونیتان کە هیدایەتتاندا هیدایەتی تەوفیق هەیە، هیدایەتی ئیرشاد و دەلالە هەیە کە دیارە هەردووش هەر لە دەسەڵاتی خوای گەورەیە سوبحانەهو وتعالا. ئیتر ئەو ويهديكم لە هەر جێگایە کە هاتبیتن لە سیاقی ئاتکە بە دیار دەکەوێت کە کامیان مەقسوودە ئەوەی کە لێرەدا بەیانی دەکا والله عەلەم هیدایەتی دەلالە و ئیرشادە. خوای گەورە ڕێنموونیتان دەکا، ڕێتان نیشان دەدا بۆەوەی کە سنن الذين من قبلكم سنن جەمعی سنەیە بە معنای طریقە دێ زیاتریش لە بۆ ڕێگای خێر بەکاردەهێنرێ. لە بۆ نمونە دەگوترێ ئەوە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، یاسا و ڕێگای پێغەمبەرە صلی الله عليه وسلم. سنن الذين من قبلكم واتە هەر وەکو خوای گەورە سوبحانەهو وتعالا لە پێشەنگۆ لە ئومەتەکانی پێشەنگۆ خوای گەورە بەیانی کرد بە ناردنی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام، بە ناردنی کتێب لە بۆ ئومەتەکانی پێشەنگۆ ئەو شەریعەتەی کە بە پێغەمبەرانی پێشی پێغەمبەرینگۆ ڕەوانە کرابوو لە بۆ هەر جێگا لە بۆ هەر زەمانێک حەسەب پێداویستی ئەو جێگا و ئەو زەمانە کە چی لە قازانجی ئەواندا بوو خوای گەورە ناردیتی. ئیتر لە کۆتا کتێبی کە قورئانی پیرۆزە بە کۆتا پێغەمبەری کە محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم ئەو شەریعەتەی لە بۆنگۆ ڕەوانە کردێکەوە صالحە و دەگونجێ لە بۆ هەموو زەمن و مەکانێک لە بۆ هەموو جێگا و لە بۆ هەموو کاتێکدا هەتا ڕۆژە قیامەت. ئیتر وەکو کوو خوای گەورە لە بۆ پێشەنگۆ بەو شێوەی شەریعەتی نار لە بۆنگۆش بەو شێوەی شەریعەتی ناردێ کەوا بەیان و با بڵێن مەسلەحەتی دنیا و قیامەتی گۆی تێدایە. ويتوب عليكم ويتوب عليكم دیارە تەوبە لەلایەن خوای گەورە لە بۆ بەندەکانی سوبحانەهو وتعالا ئەوەیە کە بەندە لە نێوان دوو تەوبەیە لەلایەن خوای گەورە سوبحانەهو وتعالا. لەلایەک خوای گەورە مۆفەقی دەکات لە بۆ تەوبە ئەو جا دوایە کە تەوبەی کرد لێی قبول دەکا کەواتە یەکەم جار
خوای گەورە ئەو بەندەیەت موفق دەکات لە بۆ تەوبەکردن هانی دا لۆ تەوبەکردن ئەو جا دوایش کە تەوبەی کرد لێ قبول دەکات کەواتە خوای گەورە سوبحانە وتعالە بە باسکردنی ئەو ئاەتانە لە قورئانی پیرۆز دەوێتن هانتان بدا لۆ تەوبەکردن و موفقتان بکە لۆ تەوبەکردن و تەوبەشتان لێ قبول بکە والله علیم حەکیم خوای گەورە سوبحانە وتعالە علیمە ئاگادارە خوای گەورە علمی بە هەموو شتێک هەیە لەوانەیە ڕابردوو لە ئێستا لە داهاتوو ئاگادارە بەوەی کە چ شتێک باشە لە بۆ دنیا و قیامەتینگۆ لەسەر ئەو ئەساسەیە خوای گەورە بەیانتان لۆ دەکا و حەلال و حرامتان لۆ دادەنێ و حەکیمیشە هەموو شتێک لە جێگای خۆی دادەنێ پاشان دەفەرمی والله يريد أن يتوب عليكم ويريد الذين يتبعون الشهوات أن تميلوا ميلا عظيما ئەو جا خوای گەورە دیسان تەکید لەوەی دەکاتەوە والله يريد أن يتوب عليكم لە ئاەت پێشتر فەرمووی يريد ويتوب عليكم لێرەش دەفەرمی والله يريد أن يتوب عليكم الله سبحانه وتعالى دەیەوێ دیسان ئیرادەی شەرعیە دەیەوێ ئەن یەتوبە عەلەیکم موفقتان بکاتەوە تەوبە و لێتان قبول بکات کەواتە خوای گەورە بە بەیانکردنی ئەو ئاەتانەی کەوا بە پێغەمبەری ڕاستپار صلی الله عليه وسلم کە بە ئێمە ڕابگەین و ڕایگەیان بە بەیانکردنی ئەو ئاەتانە خوای گەورە هانمان دەدا لە بۆ تەوبەکردن ڕێگای تەوبەمان نیشان دەدا لەبەرەوەی بەڕاستی تەوبەیە مایەی سەعادەت و بەختەوەری بەندە لە دنیا و لە قیامەت بە گەڕانەوەی لە بۆ لای خوا سبحانه وتعالى لەقەدەر نزیکیت لە خوا کەوا هەموو دەسەڵاتێکی هەیە لەسەر دنیا و قیامەت و ئەو بوونەوەرە بەگشتی لەقەدەر نزیکیت لە خوا و گەڕانەوەت لە خوا بەختەوەر دەبی تر خوای گەورە بەختەوەری توی دەوێت بە گەڕانەوەت لە بۆ لای ئەو ويريد الذين يتبعون الشهوات أن تميلوا ميلا عظيما خوا ئەو خەیرەی لە بۆنگۆ دەوێت بەڵام ئەدی ئەوانی ترچیان لە بۆنگۆ دەوێت ويريد الذين يتبعون الشهوات ئەوانەی کەوا بەدوای هەوا و ئارەزوەکان کەوتینە ئەوان دەیانەوێت ئەن تەمیلوا مەیلا عەظیما چێنە ئەوانەی کەوا بەدوای شەهواتەکاندا کەوتینە ئەوانەی بەدوای شەهواتەکان کەوتینە بریتین لە کەسانێکی بێباوەڕ و کافر و هەروها ئەوانەی کەوا فاسق و ئەوانەی عاسی و گوناهبار و تاوانبارن کەواتە ئەوانەی کەوا بەدوای هەوا و ئارەزوەکاندا ڕۆیشتینە ئەوانە چیان لەنگۆ دەوێت دەیانەوێت ئەن تەمیلوا مەیلا عەظیما دەیانەوێت ئەنگۆ مەیل بکەن لادەن لە ڕاستەڕێی خوا سبحانه وتعالى بە چ لادانێک کەمیان زۆر دەفەرمی لادانێکی زۆر گەورە بەوەی ڕازی نابن بەوەی دڵیان ئاو ناخواتەوە کەمێک ئینحراف بکەن بەڵکو ئەوەی لەنگۆیان دەوێت تەمیلوا مەیلا عەظیما مەیلێکی یەکجار گەورە بکەن سبحان الله طبعا ئەوانەی کەوا بەدوای شەهواتەکاندا دەڕۆن سبحان الله ئەوەی بەدوای شەهواتەکاندا دەڕۆ گوتمان کەسانێکی بێباوەڕ و کەسانێکی فاسق و کەسانێکی گوناحبارن ئەو کەسانن کەوا وەکو خوای گەورە سبحانه وتعالى لە سوورەتی النوردا دەفەرمی إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب في الدنيا والآخرة لعنوا في الدنيا والآخرة كواتا أواني كوا ویستیان هەیە ئیرادەی ئەوەیان هەیە کەوا فاحشە لە ناو خەڵکی بڵاو بیتەوە ئەوانەی کەوا هەموو هەوڵدانی ئەوان ئەوەیە کەوا شەهەوات لەسەر ڕووی زەوی بڵاو بیتەوە و فاحشە بڵاو بیتەوە لەسەر ڕووی زەوی خوان ئینسان هەموو ئینسانێک لە نێوان ئەو عەقل و ئیرادەیە و هەروها لە نێوان ئەو شەهەواتانەیە کە خوای گەورە پێی بەخشیە ئیتر ئەو عەقل و ئیرادە و ئەو دڵەی ئەگەر بە ئیمان پاک بۆوە تەوجیهی دەکا بەرەو خەیر بەرەو چاکە و هەروها ئەو عەقل و ئیرادە و ئەو دڵەی کەوا بە ئیمان پاک بوویتەوە دێتن زەبتی شەهەواتەکانی دەکا ئەو شەهەواتانە کە خوای گەورە لە ئینساندا خەڵقی کردیە لە بۆ بەردەوامبوونی ژیان شەهوەتی خواردن لە بۆەوەی کەوا لاشەت بەردەوام بی لە نموو لە گەشەکردن شەهوەتی با بڵێن لایەنی سەکسی لە بۆی کەوا نەوەی ئینسان بەردەوام بی ئیتر کاتێکەوە لە وەکو باقی شەهواتەکانی دیکەش کاتێکەوە ئەو شەهواتان لەژێر دەسەڵات و کۆنتڕۆلی عەقل و ئیمان و دڵدان بەڕاستی دەبی تەمایی خێر و بەرەکەت لە بۆ ئینسانە لە بۆ دەبی تەمایی بەردەوامبوونی ژیان بەو شێوە ڕێکوپەکەی کە خوا دەوێت بەڵام کاتێک
کاتێکەوە ئەو دڵە تەزەڕوت دەکا لە ئیمان، یان ئیمانی تێدا زەعیفە، ئەو عەقلەشی فەقەت دەبێتە عەقلێکی مەعیشی نەک عەقلێکی ڕاشد کەوە بەرەو خێری باو جڵەوی کار و کردەوەکانی بگری، لەو حاڵتەی شەهەوات بەڕەڵا دەکا، ئەو شەهەواتانەی زەبت ناکە و سنووردار ناکە، ئەوەی پێی خۆشە دەیکا. ئیتر وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل. بەڕاستی ئەو هەوا و ئارەزوو شەهەواتان ئەگەر بەریان بدەی بە هەموو شێوەیەک بەرەو خراپەت دەبا و زەبت نابی و لەوانەیە لە گیان لەبەرێک زۆر دڕەندەتری لێ دەربچیتن ئەگەر بێت و لە ژێر سەیتەرەی عەقل و دڵ و دەروون و ئیماندا نەبی. ئیتر ئەوانەی کەوا یەتەبیعونە الشەهەوات، ئەوانەی کەوا بەدوای ئەو شەهەواتانەدا دەگەڕێن لە کافر و بێباوەڕان و گوناهباران، ئەوان دەیانەوێت لە ئیمانداران مەیل بکەن، مەیلێک بکەن، چەند دوورکەونەوە لەو ڕاستەڕێی، مەیلەن عەظیمە، دەیانەوێت زۆر دوورکەونەوە. سوبحان الله، تەماشای ئیرادەی خوا بکە سوبحانه وتعالى کە دەیەوێت مۆفەقتان بکە و هانتان بدا لە بۆ تەوبەکردن و پابەندبوون بەو ڕاستەڕێی خوای گەورە و نزیکبوونەوە لە خوا و بەختەوەربوون بە نزیکبوونەوە لە خوا، و کەسانێکی کەوا بەدوای هەوا و ئارەزوەکاندا دەڕۆن دەیانەوێت مەیلێکی گەورە بکەن. خوا پەناماندا. يريد الله أن يخفف عنكم. خوای گەورە سبحانه وتعالى دیسان یورید و ئێرادەی شەرعیە، خوای گەورە بۆ ئەحکامانەی دەیەوێتن سوچی بکا لە سەرتان، قورسی نەکردیە. يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. خوای گەورە ئاسانکاری لە بۆنگۆ دەوێ، زەحمەتی لە بۆنگۆ ناوێ. وەکو تەوزیح پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بۆ سەحابەکان و لە بۆ ئێمە بە کاتێکەوە بابنێ سەحابە دەنێری بە هەموو بە هەر کارێک لە بۆ هەر جێگایە کە ئەنجامی بدا، یەسیرا ولا تعسیرا وبەشیرا ولا تنەفیرا، کەواتە هەتا بکرێ ئاسانکاری بکە، بەڵام لە سنووری شەرع دەرنەچیتن، قورسی مەکە لەسەر خەڵکی، مژدە دەربە لەسەر خەڵکی، وا مەکە کەوا شتێکەوە خەڵکی دوورکەونەوە لەو دینە. ئیتر بە هەر حاڵ خوای گەورە تەخفیفی کردیە. یورید الله، خوای گەورە دەیەوێت تەخفیفی بکا لەسەرتان، سوچی بکا لەسەرتان. لا يكلف الله نفسا إلا وسعها، لەقەدەر توانات تەکلیف لێ دەکاتن، زیاتر نا. وخلق الإنسان ضعيفا، خوای گەورە تەخفیفی دەکا لە بۆتان لە کاتێکدا کە خوا دەزانی کە ئەو ئینسانەی بە چ شێوەیە خەڵق کردیە. وخلق الإنسان ضعيفا، ئینسانە بە ضعیفی و بەلاوازی خەڵق کرا، خوا سبحانه وتعالى خەڵقی کردێ، بەڵام لێدە بە بنی مەجهول باسی دەکاتن، کەواتە ئەو ئینسانە خەڵق کرایە بە ضعیفی و بەلاوازی، لێ خوای گەورەش کە بەخۆی خەڵقی کردیە بە ضعیفی و بەلاوازی دەیەوێتن ئەو ئەحکامانێک کە لە بۆی دەنێری ئاسانکاری تێدابی، سوچی دەکا لەسەری، قورسی ناکات، تووشی مەشەقەت و عەنەت و ناخۆشی ناکاتن. ئیتر وەخولق الإنسان ضعیفا لە هەموو لایەنە ئەو ئینسانە لە لاشە و لە بەدەنی سبحان الله، حتا لە هەموو ئەو ویست و ئیرادیات لەو هەموو قیوا و ئەو توانانەی کە پێی بەخشرایە ضعیفە نیسبەتەن بە قووەتی خوا سبحانه وتعالى، ئینسان ضعیفە. و بە تایبەتی وەکو زۆرێک لە زانان وەکو تاووس و چەندینی تر لە زانانی سەلەف ڕەحمەتخوانێ دەفەرمون وەخولق الإنسان ضعیفا، بە تایبەتی بەرامبەر بە شەهوەتی ئافرەتان سبحان الله، بەرامبەر بە شەهەواتی ئافرەتان سبحان الله. کەواتە وەخولق الإنسان ضعیفا وەکۆجا لە هەندێک ئەقوالان هاتیە لا يصبر عندهن سبحان الله، یعنی بەرامبەر بەو شەهوەتەی ئافرەتان زۆر ضعیفە بەرامبەر بەوەی کەوا کاتێککە ئیغرا دەکرێتن، خوا پەنامان بدا. و ئێستاش تەماشادێکی شەیاطینی ئینس و جین زۆر تەرکیز لەسەر ئافرەت دەکەن، وەکو هەندێک لە زانان دەفەرمون شەیطان بە ئافرەت دەڵێ بە ئافرەتی خراپ ئەنتی سەهمی ئەلەتی قەلەما ئوخطئ بێ، ئەتو ئەو تیرەی منی کەوا هەر کاتێک بتاوێم هەدەفت پێدەینم، کەم جار وایە هەدەف بەتونەینم. لێ زۆر جاران پیاو هەیە نە بە ماڵ ئیغرا دەبی، نە بە مەنسەب ئیغرا دەبی، نە بە دەوڵەمەندی و بە هیچ شتێک ئیغرا دەبی، بەڵام کاتێکەوە ئافرەتێک لێی دەستە پێش دەتوانی هەڵی خەڵەتێنیتن. ئیتر مەقسەدمان لە ئافرەتی خراپە طبعا. والحاصل خوای گەورە سبحانه وتعالى ئاسانکاری لە بۆ بەشەرەکان کردیە، لە بۆ ئینسانەکان کە لە بەرەوەی دەزانی ئەو ئینسانە وەخولق الإنسان ضعیفە. وەروهاوەش حقەتێکە پێش سەر پێش چاومان بی، ئەو ئینسانە زۆر جارە کاتێکەوە خۆی دەبینی سیحەتی باشە، بڕەپارەیەکی هەیە، جوانی هەیە، ئیتر
أو وسائلانەی ژیانی دنیا پێ مەغرور دەبی خۆی لە بیر دەکاکەوە لە ئەسڵەوە ضعیفە ئیتر طغیان دەکا سنوور دەبەزێنیتن بەڵام لە لەحظەیەک خی گەورە هەموو لێ وەردەگریتەوە ئیتر ئەو حقەتێک و پێستە لە پێش چاومان بی خولق الئینسان هەموو ئینسانێک ئەتوش بەڵێ ئەمنیش بەڵێ هەمومان وخولق الئینسان ضعیفە پێویستە خۆمان لەبیر نەکەین ئەگەر دەسەڵاتیشمان هەبوو ئەگەر تواناشمان هەبوو ئەگەر ماڵیشمان هەبوو هەر ضعیف و لاوازین زۆر محتاجین بەخوا سبحانه وتعالى و بە تایبەتیش لە سەرمەرگ ئینسان زۆر هەست بە و لاوازی و ضعیفێکی خۆی دەکاتن لە خوای گەورە دەپاڕین لەو کەسانە بین کە خوای گەورە بە فەزل و ڕەحمەت و گەورەیی خۆی وامان لێ بکە کە خۆمان بناسین و ئەو بناسین و بەندەیەکی متکەس بین لە بۆ هەموو فەرمانەکانی خوا تاوەکو بەختەوەری دنیا و قیامەت بین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.